بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. صلاة ورحمة خوای گەورەتان لێبێ خۆشکبرانی بەڕێز و خۆشەویست و ئەو خۆشکبرانێک کە سڵاویان کردیە وعليكم السلام ورحمة الله وبركاته. دەستەکانتان خۆش بێت. منیش خۆشحاڵم کە پێتان شاد ئەبمەوە لە بەشی چواردەم داین خۆشەویستەکانم. زۆر جار باسی واکەن ئایا ئەگەر ئەو وڵاتانە قەرزدارن چ پەیوەندی بە منەوە هەیە بۆ غەمی لێ بخۆم. طبعا منیش ئەو پرسیارە ئەکەم ئەگەر بێت و نەمزانی بایە بۆیە گلەی لەو کەسان ناکەم کە ئەمە پرسیارەکەیتیان، بەڵام ئەگەر لەو مەوزوعەت زانی ئەو کاتە درک بەوە ئەکەیت کە تاکتاچی مرۆڤی سەر ئەم زەویە ئەیگرێتەوە ئەم قەرزە و منداڵەکانیشمان ئەگەر منداڵمان هەبێت وەنەوەی لەدایک نەبوونیشمان ئەم قەرزە پەیوەستە بە ئەوەوە. بەتایبەتی ئەگەر کەسێک کە بیوێ بۆ قەبر و قیامەتەکەی شتێک بکاتن، ئەمە چەندین جار لەسەری بەرپرسە بۆی کە لەو مەوزوعە تێبگا و وردەکاری بکات، چونکە پەیوەستە بە عەقیدەمانەوە، پەیوەستە بە هاتنی دەجالەوە و پەیوەستە بەو کێشە سیاسی و ئابووری و خێزانی و تاک کە لە نێو کۆمەلگادا و لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتووشدا ڕوئەدات هەمووی پەیوەستە بەو قەرزەوە. بۆیە خەڵکانێک پرسیاری ئەواکەن ئایا ئەو قەرزە چ پەیوەندی بە منەوە هەیە لە کاتێکە نازانی بەخۆی و منداڵەکەی و نەوەکەشی و دینەکە و قەبر و قیامەتیشی بێدین و بەدین، دیندار و بێدین پەیوەستە بەوەوە. لەبەر ئەو هۆکارەش بوو کاتێکە لە دوای جەنجی جیهانی دووەم کە ئەو وڵاتانە هەموو ئیفلاسیان کرد و هەمویان نەزێڕیانمان نەپارەیانما وڵاتەکان وێران بوون، هەر بەفیت و پیلانی ئەو کەسانەی کە جیهان بەڕێوە ئەبەن لە دوای ئەلمانیەتەوە کە کاتێکە وڵاتەکانیان ئاوەدان کردەوە بەو قەرزانەی کە کردیان لە پەیمانان بریتون وودز، ئەزانن لەوە بەولاوە هەستیان کرد کە ئەگەر بێت و ئەم قەرزە بەردەوام بێت و زیاد لە حەدی خۆی تێ بپەڕێت سەری مرۆڤایەتی ئەخوات. بۆیش لە ساڵی 1992 یەکێتی ئەوروپا هاتە خۆ وتی ئەبێ ئەمە کۆبوونەوەیەک بکەین لەسەر ئەوەی کە پەیمانێک لە نێوانماندا ببەسترێت بەوەی کە ڕێگا نەدەین بەو وڵاتانێک کە لە نێو یەکێتی ئەوروپادا بەشدارن لێ نەگەڕین ئەم قەرزە بگاتە حەدی ئەوەی کە ئەو سنوورەی کە بۆی دائانێن تێ بپەڕێت، چونکە کارەسات دروست دەکات. سەیرکەن لە بەشی نهێنیەکان بزانە کۆبنەوەکەشم نیشانداون لە ساڵی 1992 کاتێک ئەو وڵاتانە هەمووی قەرزکە و ئاوەدانکەوە قەرزکە ئاوەدانکەوە، چونکە هەموو قەرزێک کۆتایەک ئێبێ بێت، هەم قەرزە نادرێتەوە چونکە چرکە لە دوای چرکە زیاد دەکات. بۆشە کۆبنەوەکەیان کرد بڕیارێکیاندا کە نابێت هەر وڵاتێکی ناو یەکێتی ئەوروپا لە 60 داهاتی ناوخۆی خۆی زیاتر قەرز بکات. ئەمە چۆن؟ هەر وڵاتێک چەند داهاتی هەیە، بۆ نمونە بە ئەمە زوومەکە بچووک بکەینەوە بۆ سەر دوکاندارێکە بۆی کە چاک لێ حاڵی بین، چونکە مۆزوع ئەزانم تۆزێ نامۆیە ئەبێت تۆزێ شتەکان وا باز بکەین کە هەمووتان لی تێ بگەن. دوکاندارێک بۆ نمونە سوپەرمارکێتێک وەربگرین، ئەبینی ئەم سوپەرمارکێتە ئەو ئەشیای ناوێتی و ئەو شتێکە لێ ئەفرۆشێ مانگانە یاخود باڵێن ساڵانە دەستی یەکەوێت. بۆ نمونە دەفتەرێک قازانج دەکات، دەفتەرێک سەرمایە هەیە، بۆ هەیە ئەم دوکاندارە بۆی نییە زیاتر لە 6 وەرەقە زیاتر قەرزدار بێت، بۆی کە بتوانین کاتێککە دەفتەرێکی قازانج کرد لەم ساڵەدا 6 وەرەقە بداتەوە 40 وەرەقەی بمێنێ بۆ بژێوی ژیانی خۆی بۆ ماڵ و منداڵەکەیە. لەوە زیاتر ئەگەر بێت و قەرز بکاتن کەواتە داهاتەکەی با بڵێن چلەکە کە ئەمێنێتەوە بۆ بژێوی ژیانی، ئەگەر 170 20 بۆ ئەمێنێتەوە، ئەگەر 180 20 بۆ ئەمێنێتەوە، ئەگەر 100 قەرزدار بێ هیچی بۆ نامێنێتەوە، کەواتە کابرا ئیفلاسە، وەکو کورد ئەڵێ لەسەر ڕینگە ڕوات هیچی بۆ نامێنێتەوە. ئەم پەیمان نامەیان کە بەستێکی ئەوروپا وتیان ئەبێ ئێمە سنوورێک دابێت بۆ ئەوم قەرزەی کە ئەندامانی نێوێکێتی ئەوروپا کە 28 وڵاتە ئەبێ لە 160 زیاتر تێنەپەڕێت، چونکە ئەیانزانی ئەگەر لەوە تێپەڕێ ترسناچی دروستەکات، ئیتر ئیفلاسبوونی وڵاتەکان یەک لە دوای یەک دێتە ئاراوە و کارەسات بە دوای خۆدا دێنێت، داڕمانی ئابووری ڕوەدا
بابزانین ئێستا کە دوێنێکە ئامارەکانم بۆ نووسینەوە بۆی کە چۆن ئەڵێ بە فرێشی با بڵێن بەدەستان بکەوێ بزانین ئەو پەیماننامەیە چەند پابەند بوون پێیوە و وڵاتان ئایا لە 60 خۆیان قەرزدارن یان زیاترە. طبعا ئەم قەرزە هەروە زیاد دەکات، ڕۆژ لە دوای ڕۆژ زیاد دەکات، بەوەی کە ئەو وڵاتان هیچیان نەیانتوانی پابەند بن لەبەر زۆری ڕیبایەکەی سووەکەی کە دێتە سەریان و ئەو سەرکردانێکە یەک لە دوایەک هاتوونە هەمویان با بڵێن ئەتوان بڵێم 90 پیاوی بانکەکان بوونە، بۆیە کەسانێکیان پشتگیری کردووە بێنە سەر حکم کە قەرزیان لێ بکات بۆی کە مرۆڤایەتی بگاتە ئەو حەدەی کە ئەمڕۆکە تێداینە. یۆنان لە سای 2008ەوە لە 92 پەیماننامەکەیان بەست، بەڵام تووشی داڕمانێک بوون. یۆنان لە نێوێچێتی ئەوروپادا کە ئەندامە قەرزەکەی گەیشتۆتە لە 176 دەبووە لە 106 تێنەپەڕێ 176 یعنی ئەگەر دەفتەرێک داهاتی بێت ئەو دەفتەرێک و 76 وەرەقە مەسرەفێتی ئەجە بزانە داهاتەکەی چەندە 76 جار قەرزدارە، یعنی لە حەدی خۆی قەرزدارترە، کەواتە یۆنان ئیفلاسە بە تەواوی بە هەموو مانایەکان ئیفلاسە. ئیتاڵیا 137 خۆی قەرزدارە کە گوتمان نەدەبایە 106 تێپەڕێت. پورتوگال 120 قەرزدارە ئەمڕۆکە. بەلچیکا 104.4 قەرزدارە. فەڕەنسا کە لە دوای بەریتانیا دەرچوو لە نێوێچێتی ئەوروپایە دووەم وڵاتە بە حیساب ئیقتصادەکەی باش بوو لە 2011 ئەویش تووشی داڕمان بوو، قەرزەکەی 101.2 یعنی فەڕەنساش ئیفلاسە. بۆیشە مزارەکانی 2019 بە درێژای 2019 مزارێکی یەکجار زۆری تێدا بوو کە خۆتان بینیتان و گرتن و لێدان و کوتان و ستواندنی سیارە و خان و بەرە و دوکان ئەوانەی زۆری لێکەوتەوە بەوەی کە حکومەت ناچار بوو زەریبە و ڕسومات ئەوشتانە گرامکەکە ئینشاڵە باسی ئەوانە شەکەین. ئیسپانیا 198.8 خۆی قەرزدارە. قوبرس 197.7 قەرزدارە. بەریتانیا 184.7 قەرزدارە. کرواتیا 174.3. نەمسا 172.8. سلۆڤینیا 169.6. فینلەندا 164.2. ئەڵمانیا 161.3 کە پێشبینی ئەکرێت بۆ ساڵی 2000 ئەم ساڵە کە بگاتە 168.7 بەهۆی کۆڕۆناکەوە. کۆی قەرزی وڵاتانی ئەوانەی کە لە نێوێچێتی ئەوروپادا کار بە یۆڕۆ ئەکەن، چەند وڵاتەکان کار بە یۆڕۆ ناکەن، کۆی قەرزی ئەو وڵاتانی یۆڕۆ هی کۆتایی 2019 10 تریلیۆن.2 تریلیۆنە، یعنی 10 تریلیۆن دۆلار قەرزدارن ئەو وڵاتانەی کە کار بە یۆڕۆ ئەکەن. بەڵام کۆی ئەو وڵاتانی نێویەکێتی ئەوروپا 13 تریلیۆن.5 قەرزدارن، چونکە سوێد و نەرویج خۆتان ئەزان لە نێو کار بە یۆڕۆ ناکەن، بەڵام بە کۆی ئەو وڵاتان ناوێچێتی ئەوروپادانە 13 تریلیۆن قەرزدارن، بەڵام بەهۆی کۆڕۆناکەوە ئەم قەرزە زیاد دەکات. کەواتە بەو پێوەرە بێت زۆربەی زۆری وڵاتەکان ئیفلاسیان کردووە. جا ئەم وڵاتانی کە لە 106 ماونەتەوە یان 70 ماونەتەوە ئەمە قەرزی دەرەوەی، ئەگەر قەرزی ناوی حساب بکەین زۆر لەو ڕێژەیە زیاتر تێپەڕێت کە دایان نابوو. کەواتە ئەگەر پێشترێ لە ساڵی هەشتاکان و هەفتایەکان و نۆتەکانە وڵاتە بچووکەکان بەرەو ئیفلاسی ئەڕۆیشتن، ئێستا ئەو حالەتێکە ئێمە تێداین 2020 سڕەی وڵاتە زلهێزەکانە کە بەرەو ئیفلاس بوون ئەڕۆن و بۆیشە زەنگێکی خەتەرناکە ئەم ژمارەیە بۆ تاکتاکی دانیشتوانی سەرزەوی و ئەشزانن کە ئەمریکا ئێستاکە 131 خۆی قەرزدارە. 131 خۆی قەرزدارە ئەمریکا، بە تایبەتی لە دوای شەڕەکانی ئەفغانستان و عێراق و مووسڵەوە کە لە 2001ەوە تا 2019 تقریباً 12 تریلیۆن مەسرەفی شەڕەکانی ئەفغانستان و عێراق و سووریا بوو،
بۆشە کە ئاڵێ بۆ ڕیشات سمێڵشی لە سەردانە ئەوەندەی قەرز کات هاتە سەرێ بەهۆی بەردەوامبوونی ئەم شەڕانە و زۆر هەستانی تیارەکان و بەکارهێنانی ساڕۆخ و تیارە و تیاری بۆ فڕۆکەوان و بەکارهێنانی با بڵێن مخابڕات وانە ئەمە هەموو مەسرەفە چونکە هیچ شتێک وەکو جەنگ پارە ناخوات هیچ شتێک وەکو جەنگ پارە هەڵنانوشێت لە خەزانەی حکوومەتە بۆیشە بەردەوامبوونی ئەم شەڕانە یەک ڕۆژ زیاتر تاخیربوونی ئەم شەڕانە مەسرفێکی یەک جار زۆر بوو بۆ سەر ئەمریکا بۆش ئێستا ئەمریکا بینیم بەوەی کە لە 2017 نیشان 1996 خۆی قەرزدار بوو ئێستا کە 131 خۆی قەرزدارە کەواتە ئەمریکا ئێستا بەلایانی کەم بودجەی ساڵانەی کورتهێنانی هێناوە زیاتر لە 1 تریلیۆن ساڵانە نەقسی هەیە باشە بودجەی کەمی کردووە کامێش زەنگش خەتەرناکە بۆ وڵاتانی پێشکەوتوو یعنی ئەمە لە جیهاندا 24 وڵاتی زلهێزمان هەیە ئێستا وڵاتە زلهێزەکان لەسەر لێواری ئیفلاس بوون و هەندێکیان ئیفلاس بوونە یعنی سیر بکە ئەڵمانیا بەو قەرزەوە فەڕەنسا 101 ئەوەندە خۆی قەرزدارە بەریتانیا دەرچوو 180 ئەوەندەی خۆی قەرزدارە ئەوە تەنها ئێستا بەخۆیان ڕائگەن بە ئەو ڕناگەن تووشی کێشەیەکی تر بن وەکو کۆڕۆنا یا هەر مەوزوعێکی یاخود هەر بارودۆخێکی نەخوازراوی سروشتی بی یاخود ناسروشتی بی چونکە چونەڵێ لەو حەدە دەرچوو کە لە ساڵی 1992 دایان نابوو کە نابێت 160 دەربچێت بەڵام کەچیە بینی هەموو وڵاتەکان لە 160 خۆیان قەرزدارن کە نەدا بۆ نموناگەر وەربگرین 108.5 خۆی قەرزدارە ئەم وڵاتە زلهێزەکانن بەڕازی 189.5 قەرزدارە ئەمریکامان باسکە یابان قەرزدارترین وڵاتە کە لە 238 خۆی قەرزدارە کە بۆ کۆتایی 2020 تەخمینەکرێ کە بگاتە 251.9 لە سەدا کە ئەم وڵاتانە کە ئەبینی بەرەو ئەم زەنگە خەتەرناکە ڕۆیشتونە وایان لاتوە کە جیهان بەخۆیدا بچێتەوە عیلاجێک بۆ ئەمە بدۆزنەوە چونکە ئەمە گەورەترین داڕمانی ئابووری بە دوای خۆدا دێنێت وەکو دیرک میلە کە یەکێکە لە ئابووری ناسەکانی ئەڵمانیا بە مستەر داکس مەشهورە داکس خۆزان بۆرسی ئەڵمانی پێڵەن داکس بە شارەزایی بواری با بڵێن بۆرسی ئەڵمانیا مەشهورە ئەڵێ ئەمە پێ ئەڵێن شنێ بال سیستەم کە لە کتێبەکەیە باسەکات یعنی سیستەمی تۆپەڵە بەفریە هەتا دێ یعنی تۆپەڵە بەفر کە لە شاخی دێتە خوارەوە یەکەم جار بچووکە دوای وردە گەورابێ بەڵام کۆتاییەکەی بەچی کۆتایی پێدێت بە داڕمانێکی ئابووری گەورەی جیهانی چونکە هەموو وڵاتە زلهێزەکان ئێستاکە لەوە ئەترسێن کەنجین ئەم داڕمانە ئابووریە بەسەریان دادێت لە کاتێکە ئێستا ئێمە کەوتونێتە ناوی و سعودیاش ئەبینی 122.8 خۆی قەرزدارە بەڵام بەهۆی کۆڕۆناکەوە ئەبینی ئەگاتە 134 کە بینن کە لەبەر ئەوەی قەرزەکانی سعودیا لە ساڵی هەشتایەکانەوە دەستی پێکردووە ئیتر ئێستا گەشاکاتن بۆ قەرز و ڕیبایی کە ئەیکاتن و وردە بینی وڵاتەکەشی لە خزمەت گوزارە بێت بە وڵاتی زەریبە و فاحیشە و بەدڕەوشتی و مەلهە و دیسکۆ و قومارخانەی حەڵاڵ و ئەوانە بۆ چونکە قەرزەکەی لەسەریەتی وەکو ئەو وڵاتانەی کە باسمان کرد کە چۆن یەخەی پێگرتوونە بۆیشە ئەم مەوزوع خۆشەویستەکانم ئەمە پەیوەستە بە تاکتاکی ئێمەوە وەکو مرۆڤ وەکو باوک وەکو ئیماندار وەکو غەمی قیامەتمان و غەمی داهاتوومان و غەمی ئێستاکەشمان و غەمی منداڵەکان و نەوەکانمان بۆیشە باسێکە مەجینە من لێوە زیاتر پرسیارەکەم باش پەیوەندی بەمنەوە هەیە والله ئەگەر نەزان پەیوەندی بە خودی خۆمەوە هەیە بۆ قەبر و قیامەتم و بۆ داهاتووی نەوەی نەوەکان و منداڵەکانشم قەت باسی و مەوزوعم ناکە سەری خۆم نائێشاند بەڵام بە خۆم بە پرسیارەتر زان بە بەرامبەر ئەوەیە کە لە علمەکە چ پێگەیشت و ئەبێ ڕای بگەێنی لە پێناوی خودای گەورە تەبارەکە وتەعالە کەواتە خۆشەویستەکانم ئەم قەرزە ژەهرێکە دەرخواردی مرۆڤی ئەو سەردەمە کراوە و دەرخواردی حکومەتەکان دراوە حکومەتەکانش ئەبێ دەرخواردی ئێمە بدەن بۆ نمونە ئەگەر بێت و لەو قەرزە نەزان خۆشەویستەکانم لەو بابەتە نەزان واللهی نازانی بۆچی زێر بەرزە بێتەوە کە لە 2017 هاوارەکەم کاکە زێر بکڕن ئاگادار بن با زۆربەی زۆری پارەکانتان زێر بێت نە دینار بێ نە تومەن بێ نە یۆڕۆ بێ نە پاوەند بێ نە دۆلاری بەڵکو زێر بێت چونکە ئەو مەوزوعە ڕۆژ بە ڕۆژ تۆپەڵە بەفرەکە وردە گەورە بێ هەتا تۆپەڵە گەورەتر بێتن زێر بەرز دەبێتەوە پارەکان چاپەکرێن کە ئینشاڵڵا ئێستا باسێکین بۆچی ئەو مەوزوعانە ڕوئەدەن واللهی ئەگەر بێت و لەو مەوزوعان نەزانیت نازانیت بۆ دۆلار دائەبەزێت نازانیت بۆچی سەربازی ئەمریکی لە نێو وڵاتەکانماندا هەنە
نازانی بۆچی کتێبی مافی مرۆڤ جێگای شریعەتی ئیسلامی گرتوتەوە، نازانی بۆچی کتێبی مرۆڤ جێگای شریعەتی کەنیسەی گرتوتەوە، کە ئێستاکە ئەوە منهاجە لە وڵاتەکانی خۆمانە. سەربازەکانی ئەمریکی لە وڵاتەکانی خۆماندانە، دۆلار لە جیرفانی تاکتاکی ئێمەدایە، هیچ لە مۆزوعانە نازانی، ئەسلەن وەلا ئەبەدەن درچیشی پێ ناکەن، بۆ چونکە لە بازنەیەکی بچووکە ئەسوڕێنەوە چی هەڵبژێرن چی هەڵ نەبژێرن لە کاتێکە سیرکە لە کاتێکە خۆزگا ئەو کتابم پێشتر ئەزانی بەدەستم کەوت بە کە ئەڵێتن کە ئەو ساحب قەرزانە ئەڵێن ئەو حکومەتەی کە دەرئەچێ لە ناوە یان لە دەرەوە ئەڕوخێت، یان بە ئینقلابێکی عسکەری یان لە پەرلەمانەکانە ئەدۆڕێنێ یان ئەباتەوە، ئەڵێ ئەمە هیچ ئێمە نیگەران ناکات، لأن المنتصر كائنا من كان سوف يحتاج رأس المال وهو بكامله بأيدنا نحن. ئەڵێ ئەو کەسێک کە سەر ئەکەوێت جا چ بە عسکەری سەرکەوێت بە کودەتای سەربازی یان بە پەرلەمانە سەر ئەکەوێت یان بە هەری هۆکاری لە هۆکارەکانە سەر ئەکەوێت، ئەڵێ هەر کەسێک بێت کائنا من كان، هەر کەسێک بێتن ئەڵێ پێویستی بە پارە هەیە، و پارەش وهو بكامله بأيدنا نحن، بەدەستی ئێمەوەیەک، مادام بەدەستی ئێمەوێتەوە بە ئەو سەرکردێت بە 150 شادەی هەبێت، بە نەجمەی پڕی شانی پڕی سەر نەجمە بێ، با نازانم ئەوەندە کەسایەتێکی بەهێزیە بێ، هەر پێویستی بە پارەیە، کاتێک پێویستی بە پارەیە ئەبێ بچێتەوە ژێر ڕکێفی ئەوانەوە بە فیتی ئەوانەوە کار بکات، ئەجینە مەعاشی جەیشەکەی نییە، مەعاشی مخابراتەکەی نییە، وە کورسەکەی لەقەبێت، و مەعاشی مامۆستایەکان و مۆزەفەکانیشی نییە، بۆ ئەبێت گوێڕایەلی فەرمانەکانی ئەو بێت، ئەو پیلانەی کە ئەو دایناوە ئەبێ بە فیتی ئەوان بڕوە کائنا من كان، هەر کەسێک بێتە سەر حکم، کەواتە نازوان ئێمە دەنگ بەچێ دەین، نازان چی هەڵەبژێرین، نازان هێزی ئەو سەرکردانە چەندە کە ئێمە وێنەکانی لە ماڵە هەڵەواسین، کە ئێمە وێنەی لەگەڵەگرین، کە ئێمە شانازی پێواکەین، کە ئێمە پەیوەندی کۆمەڵایەتەکان لەسەر ئەپچڕێنین، وەڵام من لە فڵانکە حیزبی من لە کاتێک ئەو حیزبە ئەو سەرکردە هیچ دەسەڵاتی نییە داماوێک هەڵەبژێریت. ئەم کتێبە ساڵی 1773 ئەو پیاوە قسەی کردووە، لە ساڵی 1950 کابرا کتێبەی نووسیوە، بەڵام دوای ساڵێک ئەم کابرایان ون کرد لە بەروی ئەو ڕاستیانەی درکاند. نازانی بۆچی بەدڕەوەشی ڕۆژ بە ڕۆژ لە بەرزبوونەوەدایە، نازانی بۆچی تەلاق ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە، نازانی بۆچی پرۆسە هاوسەرگیریەکان ڕۆژ بە ڕۆژ لە سستبوون و خاوبووندایە، نازانین بۆچی ڕێژەی خۆکوشتن لە هەموو جیهاندا، لە ئەمریکا، لە ئەوروپا، لە ئەسکەندەنافی، لە عێراق، لە کوردستانە بۆچی ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە، نازانین بۆچی لە باربردن لە زیادبووندایە، نازانین بۆچی ڕێژەی دانیشتوانی ئەو وڵاتانەی کە زلهێزن ڕۆژ بە ڕۆژ لە کەمبووندانە، نازانی بۆچی شاشەی تەلەڤیزۆنەکان بەکتان ئەڕازێتەوە، نازانی بۆچی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە فلمی بەدڕەوەشتی ئەڕازێتەوە، نازان بۆچی شا مەحەد و شا جوان و شا مەلیک شا کولیەکان و شا نازان فلانچی ئەو ئافرەتانە دێن بە بازار ئەکرێن، نازان بۆچی مەلهە و دیسکۆ و مەلهاکان و بەدڕەوشتی خانەکان و ئەو بازاران نێرگەلە و مەساجد ئەوانە بۆچی ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکرێن لە هەموو وڵاتەکانە، بۆچی لە سعودیا ئێستا دەستی پێکردووە، بۆچی لە خەلیجە وا زۆر بووە، بۆچی لە ئەڵمانیا و لە ئەمریکا هەیە، بۆچی لە کوردستانە هەیە، ئەمە پەیوەستە بەو قەرزەی کە خەڵکانێک ئەڵێن ئەم قەرزە پەیوەندی بەمنەوە هەیە، نازانی کە ئەمە پەیوەستە بە ئەخلاقی تاکتاکی ئێمە، بە شاشەی تەلەڤیزۆنەکانی ئێمە، بە نێو حکومەت و پەرلەمانەکانیشمانەوە و بە داهاتووشمانەوە، بە داهاتووی تاک و خێزان و کۆمەلگا و وەنەوەکان و منداڵەکانیشمانەوەی. کەواتە ئەبێ لەم مەوزوعەتێ بگەین ئینجا ئەزانین بۆچی ئەم وڵاتانە وایان بەسراتوە. ئینشاڵڵا لەو ڕۆژانە وێنەیەکی بیلد چایتونگ، ڕۆژنامەیەکی ئەڵمانیە بە ناوی بیلد کە زۆر مەشهورە لە قەدیمەوە تا ئەمڕۆکە مەوجودە. لە دوای حەربی عالەمی دووەمەوە کاتێک ئەڵمانیا ئەم قەرزە زۆرەی کرد و ناچار هەموو دەرگایەکی بەدڕەوەشی کردەوە، هەموو بەهایەکی مرۆیی و ئاینی و نەرێتی و کۆمەڵایەتی بەلاوەنە بەس بۆی کە بتوانێ ئەم قەرزانە بداتەوە، بۆیە مجتەمەعی ئەڵمانی هەموو جیان بەس نسکە لە جەردەکەی ئەڵمانیای کە باسی ئەڵمانیا کردووە بە کوردستانی ئەم ڕۆژتەوە، ئەبینی ڕۆژ بە ڕۆژ ئەم بەدڕەوەشتی و خراپەکاریانە زۆر زیاد بوو، بۆیە لە ساڵی 1968 لە حەفتەی دوی ساڵی 1968 ئینشاڵڵا پێجەکەم بڵاویشەکەمەوە بە وێنەکەی سەوت و سوورەکەیە کە ڕاپرسیەکی کرد لە نێو مجتەمەعی ئەڵمانیادا لە ساڵی 68 لە بیرتان نەچێت.
کەواتە هەر 15 ساڵێک دوای وەستانی جەنجی جیهانی دووەم و زیادبوونی ئەم قەرزە لە سەریاندا و بڵاوبوونەوەی بەدڕەوشتی بۆ یەکە مجتەمەعی ئەڵمانی بەرەو داڕوخان ڕۆیشت و ئەخلاق نەما، دین نەما، حەیا نەما، شەرم نەما، تەلاق زیادی کرد، پرۆسە هاوسەرگیریەکان نەمان، بەدڕەوشتی زیادی کرد، مۆدیلات پەیدا بوو بە ناوی مۆدیلاتەوە. ئیتر ڕاپرسیەکی کرد کە ئێستا بۆتان خوێنمەوە لەوانە پێکەنیتان پێ بێت ئەڵێ چۆن ئەمە عەقڵ و بیرکردنەوەیان بووە ئێستا ئەو پرسیارانیان لێ بکەیت هەر ئەسڵەن نازان باسی چ شەکەیت بۆ چونکە بە تەواوی تاک و کۆمەلگا و خێزان داڕماوە و ئەو پرسیارانش ئەگەر ئێستا لە کۆمەلگای کوردی بکەیت لەوانەیە وەکو ئەڵمانەکان ئێستا ئەو قسەیە بکەن بەڵام پاشی 20 ساڵی دیکە ئەو پرسیاران لێ بکەن وەکو ئێستای ئەڵمانیا و ئەوروپا و ئەمریکای لێ بەسەر دێت بەهۆی ئەو بەدڕەوشتیەی کە لەسەر زەویە بڵاوبووەوە بەهۆی ئەو قەرزە زۆرەوە کە حکومەت ناچارە هەموو دەرگای دەکاتەوە بۆ پەرەپێدان بە بەدڕەوشتی و خراپەکاری. بزانە 6 پرسیار کراوە لە کۆمەلگای ئەڵمانی. یەکەمیشت ئەڵێ قژدرێژکردنی پیاوان کە پشتەوەیان درێژە کرد ئەڵێ تا چەند تۆ دژی ئەم شتەی ئەجە پرسیارەکەش لەسەر چ بووە دەستپەس دێن دۆیچێن نیشت یعنی ئەمە بۆ ئەڵمانەکان گونجاو نییە یاخود پێی ناڕەحەتن. ئەم پرسیاران لێکردنەوە کاتێک کە دیویانە بە ناوی مۆدیلاتەوە پیاوەکان قژیان درێژەکەن کە ئێستاکە ئەمە هەر پرسیار هەر ناکرێ چونکە جیلێکی تر لە دایک بووە کە لێ ڕاتوە لە سەمە فەسادێکە ئەڵێ قژدرێژی پیاوان تا چەند تۆ پێی نیگەرانی ئەڵێ 150 دژی قژدرێژکردنی پیاوان بوونە. پرسیاری دووەم ئایا تەنوڕە کورتی ژنان ئافرەتان تەنوڕی کورتیان دەست پێکرد لە وردە تەنوڕەکانیان کورتکردنەوە 150 دژی ئەوە بوون کە ئافرەتەکان بە ناوی مۆدیلاتەوە تەنوڕی کورت لەبەرەکەن. ئایا ئەدی تا چ ڕادەیەک دژی قژ لولکردنی ئافرەتانیان کە قژیان بەرەدا و لولیانە کردەوە موزەفیان لێدا و لولیانە کرد 100 خەڵکی ئەڵمانیا دژی قژ لولکردنی ئافرەتان بوون. ئایا تا چەند لەگەڵ جگەرە کێشانی لەسەر شەقام ئافرەتان لەسەر شەقام جگەرە بچێشن پێیان شتێکی ناشرین بوو کۆمەلگای ئەڵمانی ئەو کۆمەلگایە نەبوو ئاگادار بن کە ئێستاکە هەیە نە سویدی نە فینلەندی نە ئەمریکی نە بەرازیلی نە کوردستانی ئەو مجتەمەعان نییە کە ئێستاکە لە ئارادایە باش بزان. ئەمە پیلانێکە بۆ سیستەمی نوێی جیهانی کە لە $100 نووسراوە ئەبێ ئەم نیزامە جیهانیە ئەبێ بێتە ئاراوە لە ئەمریکا تا ئەگاتە کوردستان و مۆڕتانیا قۆریتانیا ئەبێ هەموو لەسەر ئەم دینە بن کە ئەوان دایان ڕشتە بۆ مرۆڤەکانە. بۆیە ئەڵێ جگەرە کێشانی لەسەر شەقام بۆ ژنان 150 پێیان شتێکی ناشرین بووە کە ئافرەتان جگەرە بچێشن لەسەر شەقامە چونکە ئافرەت حیای هەبووە عیبە بووە نامۆ بووە ئافرەتان بە بێشەرمانە جگەرە بچێشن بەڵام ئەمڕۆکە خۆتانە بین کە چێ ئەگوزەرێ لە وڵاتانەدا تا چەند لەگەڵ ئەوەدا بوون کە ژنان پانتۆڵ لەبەر بکەن. ئێستا ئافرەت 100 پانتۆڕ لەبەرەکات یەک لەسەر 6 دژی ئەوە بوونە کە مجتەمەعی کە ژنانی ئەڵمانیا پانتۆڵ لەبەر بکەن هەتا ساڵی 67 مەمنوع بووە لە ئەڵمانیا پانتۆڕ لەبەر بکەن بەڵام لەوە بەولا وردە سیستەمەکە بەسەریان دازاڵ و ئێستاکە نەتەنوڕی کورد عیبە و نە پانتۆڵیش عیبە لە مجتەمەعی هەموو جیهان نەکە تا با بڵێن ئەڵمانەکان بەڵام ئەمە لە ئەڵمانیا ئەم ئەو کراوە. ئایا تا چ ڕادێک لەگەڵ چاوبازی لە کاتی لێخوڕینی یعنی کاتێک پیاوێکیان ئافرەتێک باڵم پیاوێک سیارە لێخورن تا چەند ئەوەی کە چاوبازی بکرێت بەرامبەر بە ڕەگەز بەرامبەر ڕەگەزەکەی تریە 150 دژی ئەوە بوونە کە چاوبازی بکرێت. ئەمە لە ساڵی 68 ئەم ڕاپرسیە کراوە ئینشاڵە لە پێیجەکەی خۆشمە بۆتانی دائەنێم کە ئەگەر بێت و ئێستا لە 2020 داینا ئەم ڕاپرسیە لە کوردستان بکرێت و پاشی 20 ساڵی دیکە ئەم ڕاپرسیە دووبارە بکرێتەوە جیلێک دێتە ئاراوە ئەسلەن قسەکانیان و ئەو ڕێژەیە کە لە ئێستا کراوە هەمان ڕێژە دەرەچێت کەواتە بۆ 20 ساڵی تیری کوردستان سیر بکە ئەگەر ماین سیر کە بزانە نە تەنوڕی کورد نە جگەرە کێشان و نە پانتۆڵ بۆ ژنان و نە جگەرە کێشان و نە قژدولکردن و نە بەدڕەوشتی و نە چاوبازی ئەو شتانە شتێک نامێنێت بەناوی بەهای ئاینی بەهای ئەخلاقی بەهای نەرێتی بەهای کۆمەڵایەتی ئەمە شتێک نامێت چونکە قەرز واکات حکومەت ناچار بکات کە وڵات پڕ بکە لە بەدڕەوشتی لە خراپەکاری بەناوی ئازادی ئاگادار بن هەموو شتێکرێت بەناوی ئازادی هەروەک تۆ ئێستا سعودیاش بەناوی دیسکۆی حەڵال مەشروبی حەڵال قماری حەڵال گۆرانی حەڵال کۆنسێرتی حەڵال هەموو شتێکی بڵاو کردێتەوە بۆ چونکە قەرزدارە مادام وڵاتەکەی بوژاوە بە قەرز
ئەبێ وەکو وڵاتەکانی ئەمریکا و ئەوروپا و کەنەدا و ئەوانە ئەبێ دەست بەو بەدڕەوشتیە بکاتن و هەر کەسێکی زمانی بکاتەوە ئەستە لیستی ڕەشتەوە زمانی ئەبرن لە سزنەکانە ئەبێ ئەعدام بکرێت. بۆشە پێغەمبەر ئەفەرمی عەلەیهی سڵاتو وەسەلام فەرمی ئین لكل أمة فتنة بۆ هەموو ئومەتێک فتنەیەک هەیە وإن فتنة أمتي المال وفي حديث النساء بەڵام فتنەی ئومەتی من پارەیە یاخۆت ژنە هەردووچیان تەواوکەری یەکترینە. ئەم قەرزە ئاگادار بن ئەبێ بەژنەکان بدرێتەوە ئەبێ بەژنان بدرێت وڵات پێتان سەیربی بڵێ هەرچی مەیخانەیە ئەبێ ئافرەتی لێبێت هەرچی قومارخانەیە بێ ئافرەتی لێبێت هەرچی مەلهەیە ئەبێ ئافرەتی لێبێت دیسکۆیەکان ئەبێ ئافرەتی لێبێت ئەوەی لە بازار ئیشەکات ئەبێ بە ئافرەت بازارەکان گەرم بکرێن هەر دوکانێک ئەبێ ئافرەتێکی لێدا بدرێت بۆی کە بازاری پێگەرم بکرێت جگە لە کۆمپانیاکانی تەزمید و تەعمیر و میکیاج و جلوبەرگ و جلوبەرجی خەوێ و نازان فڵان و فیسارەوانە هەر ئەبێت بە ئافرەتانە بۆیە گەورەترین فیتنەی ئەم سەردەمەی ئومەتی ئیسلامی ژنە و ئەوانش هەر بەژنان لە ناوچوون چونکە قەرز بۆتە هەڵتەکاندنی خێزان ئاگادار بە هەموو فیتنەکەش بۆ لە ناوچوونی خێزانە مەگەر ئەم شتانێک کە باسەکەم خۆشەویستەکان شتێک بێ نامۆ بێت هیچ شتەکان نامۆنینە هەموو شتەکانوان یەک تۆز ئەوەتە بشێت چەپ و ڕاستی خۆمان بکەین ئەو مەوزوعانە هەر هەمووی ئەبینین و درچ پێکەین لە نێو ماڵەکانمان لە نێو شەقامی و جادە و کۆڵانەکانمان و لە نێو بازار و شاشەی تەلەڤیزیۆن و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمانە هەر هەمووی بەزەقیە بین و هاوار و ناڵی حکومەتەکانیشمان ئەبینین کە چۆن باسی ئەم قەرزاکەن کە حکومەتەکانی هەڵتەکاندووە کە ناچار بە حکومەت هەموو ڕێگای بگرێتە بەر بۆی کە بتوانێت ئەم قەرزەی کەسەشانێتی کەمی بکاتەوە. ئەم قەرزە خۆشەویستەکانم دووشی تێ لەگەڵ خۆیدا دێنێت بۆیە پەیوەستە بە تاکتاکی ئێمەوە بۆیە غەمی هەمومانە و بەرەو کوێمان ئەبات کە ئێستا هاتوونێتە ئەو مەرحەلەی کۆتایی سەم لە قۆناغی کۆتایی ئەم قەرزە داینە لە کۆتایی پیلانەکە داینە یەکەمیشت ئەم تۆپەڵە بەفرا وردە چرکە لە دوای چرکە ئەم قەرزە زیاد دەکات. کۆڕۆنایەکەشە مەوزوعەکەی قورستر کردووە بارەکەی قورستر کردووە بۆیشە ئەم کۆتایی بەچ کۆتایی پێدێتن ئەم قەرزە بەچ کۆتایی پێدێت بە داڕمانێکی ئابووری جیهانی لە ئەمریکاوە تاگاتە ئەوروپا تاگاتە کوردستان و مۆریتانیا و قۆڕیتانیا هەموو جێگایەکی ئەم جیهانە تووشی ئیفلاسبوونێکی یەکجار گەورە دێت ئینجا نازانین حەجمی ئەم داڕمانە ئابووریە چەندە هەر زمانێکە زان بە عەرەبی بە ئەڵمانی بە ئینگلیزی بە نەرویزی بە فینلەندی بارچ زمانێکە زانی لێ بدە بنووسە ئیکۆنۆمیک کراش بنووسە ئینهیار و اقتصاد العالم لێ بدە داڕمانی ئابووری لێ بدە بارچ زمانێک ئەزانی لێ بدە ئەداتی بڕۆنا ئەو مەوزوعانەوە لە گۆگل کتێبەکانتە داتێ لە یوتیوبە کۆڕ و سیمینارەکانتە داتێ ئەتوانی هەموو کتێبەکان دەست بکەوێ دای بەزێنی یان ئەوەتە بیکڕی کە باسی بەتایبەتی لە ساڵی 2000 بەولاوە 2002 بەولاو ئەو مەوزوع زۆر گەرم کرا لە 2008 بە تەواوی زانایەکان و پرۆفیسەرەکان و شارەزایان لەو مەوزوعەدا ئەسپی خۆیان تاوداوە کتێبێک یەکجار زۆر لە ئارادایە کە من لەوانەیە 100 نمونەم پیشاندابن لایەنی کەمەوە لەلایەنی 50 پرۆفیسۆرەوە کە وتەکانم پیشانداون کتێبەکانیان بۆی کە بزانن کە چی لە دوای خۆدا دێنێت ئەم داڕمانە ئابووریە کە هەموو جیهان پێشبینی ئەوواکەن کە لە دوای ساڵی 2015 ڕوو بدات بەڵام ئەیان 2020ەوە گەرمترە بێت ئیتر وردە ساڵ لە دوای ساڵ ئەم مەوزوعە تا قەرزەکە زیاتر بێت وڵاتە زلهێزەکان زیاتر قەرزەکانیان زیاتر بکاتن و کەواتە کە ئەوان داڕمان بێگومان بچووکەکانش کە هەندێک زۆربیان دۆلار بەکاردین وەکو وڵاتێکی وەکو عێراق و کوردستانە کە دۆلار بەکاردێنێ کە زۆربەی زۆری وڵاتەکان کە یەدەجی زێڕیان کە زێڕ نییە یەدەجی خەزێنێ و حکومەتەکەنیان لە دۆلار پێکاتەوە کاتێک کە دۆلار لە ناوەچێت وڵاتەکان کە ساحیبی دۆلارن با بڵێن ئەمریکا ئەبین کە ئەو دەئارمێت وردە وەکو دۆمینە یەک لە دوای یەک بەر ئەبنەوە ئیتر گەورەترین داڕمانی ئابووری جیهانی ڕوو ئەدات بەڵام کەس نازانی کەیە ئللا خدای گەورە نەبێت تەبارەکە وتەعالە کە ئەمەش پێشبینی هەرچیشتی خراپە لێ یەکرێت بۆ یەکەمیشت یعنی لە چوە ڕوو ئەدام قەرزە یەکەمیش ئەم داڕمان یەکەمیش لە کەڵەکەبوونی قەرزەکان چونکە زەوی توانای ئەوەی نییە وەڵامی ئەو هەموو قەرزە بداتەوە لەسەر زەویە کە باسم کردووە ئەڵمانیا پێویستی بە سێ نیشتیمانی خۆی هەیە بۆی قەرزەکانی خلاص بێت ئەمریکا بە هەمان شێوە قەرزی لە نیشتمانەکەی خۆی زیاتر کردو کە زیاتر لە 1 تریلیۆن ساڵانە نەقسی هەیە ئێستا حالیەن یابان لەو خراتر ئیتر وڵاتەکانی تریشەکە باسم کردو یەک لە دوایەکەواتە هیچ وڵاتێک
نیشتیمانەکەی خۆی ئەگەر بفرۆشێ ناکات ئەو قەرزەی کە لە سەریەتی بۆش حکوومەتی هەرێمی کوردستانیشە هەموو ڕێگای ئەگرێتە بەر ئەو پارێکە بۆ خێر و خێراتیشە کۆکرێتەوە پەلاماری ئەدات و هەڵی ئەنووشێ بۆەوەی کە کەلون و قوشبنەکانی قەرزەکەی کە لە سەرەتی پێپڕکاتەوە ئەگەنە ئەوش ئازەکاتن قەرزەکە پارێ بە زیادۆ بدات بە خەڵکە بەڵام قەرزەکە سەری خواردونە لە پیلانەکە تێنەگەیشتونە لە سیستەمە جیهانەکە تێنەگەیشتنە بۆیشە کەوتونێتە نێو ئەم داوەوە وەکو باسم کردووە وەکو قولابێکە لە مەڵاشووی هەمووی لە دەمی هەموو حکوومەتەکاندا بۆی ئەبێ هەموو هۆکارێک بگرنە بەر بە دزی بێ بە بەدڕەوشتی بێ بە خراپەکاری بێ بە خواردنی معاشی کەم ئەندامەکان بێ هەر دێکێ لەو کەسان ئەبێ هەموو شتێک بگرێتە بەر بۆی کە بتوانێت ئەم قەرزەی سەرشانی وردە وردە کەم بکاتەوە یەکەمیشت کەڵەکەبوونی قەرزەکانی سەر حکوومەتەکان و میلەتەکان لە توانای زەوی و حکوومەتەکاندا نەماوە دووەم شت بەتاڵبوونی بانکەکان کە باسم کردو بانکەکان زیاد لە حەدی خۆیان پارەیان داوە بە قەرز کە لە دەرسی ڕابردوو بۆم باس کردوونە کە هەر بانکێک ئەتوانێت 25 تا 50 لەو توانای خۆی ئەتوانێت قەرز بدە بە میلەت بەوانەی کە خانوبەرە دروستەکەن کە سیارە ئەکرێت ناوماڵ ئەکرێت یاخود دوکان دانێ هەر یەکێک لەو کارانە 25 تا 50 جار لە خۆی زیاتر لە زیاتر لە توانای خۆی ئەم قەرزە بڵاو بکاتەوە ئەم کۆمپانیای سەرەوە ڕێگادە بە کۆمپانیەکانی بانکانی سەرەوە ڕێگادە بە بانکانی ناوە خۆدا ئەوانش ئەم ڕێژەیە زیاد بکەن ئەم قەرزە زیاد بکەن ئەم وەهمە زیاد بکەن زیادبوونی ئەو هەموو وەهمە زیادبوونی ئەو هەموو قەرزەی کە دراوە بە خەڵک ئەمە وای کردووە کە بانکەکان بەتاڵ بن بۆی ئەبینی بانکەکان وردە وردە کەمە بنەوە لە قوپۆپەکانیان بچووکەکەنەوە هەموو ئەکرێت بە دیجیتاڵی بە ئۆنلاین بۆ چووکە مۆزەفەکانیان کەم بنەوە مەسرەفیان کەم بێتەوە کرێی دوکانەکانیان ئەو بازارێکەدایان مەزراندەوە لە گوند و دیاتەکان وردە بۆ یەک دێنەوە هەمووشت بکەن بە دیجیتاڵی بۆی مەسرەفی کەم بێتەوە وەلامان کاتدا سوەکەشیان کەم کردێتەوە بۆی کە وەهمەکە زیاد نەبێ کە لە کاتێکە پێشتر بانک 1970 قازانجی ڕیبای وەرەگرت لە خەڵکە بەڵام لە دوای 2010 کە داڕمانەکە ڕوویدا کردیان بە 102 وردە کەمیان کردوێتەوە ئەم ساڵ لە کاتی کۆڕۆناکەدا ئەبینی کردیان بە 0.123 تا 9 نەگاتە 100 بۆ چووکە تا وەهمەکە کەم بێتەوە ئەم زەختە لەسەر زەوی کەم بێتەوە بەڵام لەولادا بانکەکان قازانج ناکەن کە قازانج ناکەن پارە لەو کەسانە وەرەگری کە پارەکەیان لە بانکداناوە پێشتر پارەیان ئەدا بە خەڵک کە پارە لە بانکدا بنەی بەڵام ێستا پارە لە خەڵک وەرەگرن لە بەرەوەی قازانج ناکات بانک کەواتە لێرەدا وەکو ئەو مەوزوع وەکو ئێمە هەولێر ئەڵێن دەبدەبە یاخود میزەڵان وەکو میزەڵانش لاتووە تۆ دەبدەبەکە پڕ بووە کە لە کاتێکە جێگایەک ئەگوشیت لە لایەکەی ترە بەرزە بێتەوە ئەگەر لاکەیت کە بگوشی لاکەیت کە بۆ قەکاتەوە ئەو مەوزوع وای لاتووە لە میلەتی ئەگوشی حکومەت پڕە بێ حکومەت ئەگوشی میلەت پڕە بێ لە هەردووچیان ئەگوشی لە بانقەکانەوە دەرئەچێ بۆ یەکە یعنی نازان لە بەچ پینە و پەڕۆیەکە ئەو مەوزوعە پینە بکەن بۆیشە بەتاڵبوونی بانکەکان کە ئەگەر بێت و چەندجار باسم کردووە 102 دانیشتوانی سەرزەوی بچنە بانکەکان پارەکانی خۆیان وەربگرن 102 بەشەکات 198ەکەی تر پارەیان لە بانکە نییە ئەو پارە هەمووی وەهمە تەنها ئەوەندە نەبێت کە لە مەچینەکاندا هەنە و ئەگەر پارێکی زۆرت پێ بوێ ئەبێ مەوعیدیان لەگەڵدا بنەی بڵێ 50,000 پێویستە 100,000 پێویستە ئەویش ئەگەر بدەنێ لە زۆر وڵاتانە ئەوە نادەنێ تەنها ئەڵێ ئەتوانی بکڕی پرس بە ئێمە بکەی بزان ئێمە توانەمان هەیە ئەو پارەیە بۆ بانکێکی تر ڕەوام بکەن یان نا کەواتە پارەکان بە شێوەیەکی ناڕاستەخۆ قوفڵ دراون بۆیە داواتان دێکم کەس پارە لە بانکدا بەجێ نەهێڵێت کەواتە بەتاڵبوونی بانکان ئەمە هۆکارێکن بۆ داڕمانی ئابووری و لە هەمان کاتدا نەمانی دراوی کاغەزی بەشێکن بۆ سەرهەڵدانی داڕمانی ئابووری لە جیهاندا بۆ چونکە ئەگەر بێت و زۆر کەس دەڵێ مامۆستا باشە بۆ پارە چاپ ناکەن بە ئەو حکومەتانە پارە چاپ بکەن ئەو قەرزانە پێ بدەنەوە تەبعاً شتەکە زۆر بە بەسەتی تێکەن یعنی لەوە دیارەی بەڕاستی کە خەڵکی چەندە نامۆنە چەندە غەریبن لەو مەوزوعانەدا یعنی بۆیەشە کاتێکە قسەیەک ئەەکەم و ئەزانم خەڵکی حتممە شتێک لێ ئەزان بەڵام لە قوپۆپی زۆر لێ جیابێتەوە پرسیاری زۆر لێ ئەکرێت و نازانی بە چ ئاوازێکەوە بە چ وشێکە و ینی کابرا تێبگەینی لە بەرەوەی کابرا ئەزانی لە هیچ نازانی یعنی لە مەسەلەی ئابووریە خەڵکە بە تاواتی چاوەشەکراون خۆشەویستەکان ئەگەر بێت و ئەو قسەی ئەم کەسانێک کە ئەڵێن بۆ ئەو پارەیە چاپ ناکەن
طبعا ئەو پارە وەهمەی کە لە جیهاندا هەیە کە تەخمینەکرێت بە 1000 تریلیۆن تا 1500 تریلیۆن دۆلار ئەگەر بێت و چاپەمەنی ئەوانەی کە لە جیهان هەیە هەر هەموو ئیش بکات دامان نا پێ ڕاگەیشتن ئەزانین چەند زەویمان پێویستە بۆی کە ئەو هەموو 1000 تریلیۆن دۆلارە دابنین یعنی ئەو کاتەوەی لێ دێت ئەکە خانووەک دروست دەکەین ئەبێ قاعەیەک دروست بکەین بۆ ئەو پارەیەی کە بەشی منە بە بەشی تۆیە یاخود ملیاردێرەکان ئەوان چونکە هەڵاوسان دروستە بێت کە پارە ئەوەندە چاپ بکرا پارە بێقیمەتە بێت کە بێقیمەت بوو کاڵایەکان گرانە بن کە کاڵاکان گرامون پێویستمان بە پارەیەکی یەکجار زۆرە یعنی ئەبێ وەکو ساڵی 1920 ئەڵمانیا کاتێکە دارمانش ئابووری ئەڵمانیا ڕوویدا لە یەک شەوە با بڵێن بڕیادرە دۆچە مارک پارەی ئەڵمانیا زێڕی لەگەڵ دانەندرێت لە ساڵی 1920 هەموو ئەڵمانەکان کە لە ماڵی خۆیان پارەیان هەبوو پارەکەیان ئێکسپایر بوو و نرخێکی زۆر کەمیە کرد ئەگەر چوبای یەک سەمونی بکڕی یەک سەمون دەبووە یەک باوەش پارەی لەگەڵ خۆ بردبایە چەندەها ملیار لەگەڵ خۆی بربایە بۆ یەکڕینی یەک سەمون تا وای لێ هات پارەی ئەڵمانی ئەوەندە چاپکرا ئەوەندە چاپکرا وان لێ هات بوو بۆ کڕینی یەک دار کە بسووتێن بیخەنە ناو سۆبە پێویست ناکرد بەسی دارێک بکڕی چونکە پارەکە زۆر ئاگری زیاتر ئەکردەوە لە یەک دار بۆ سووتان کەواتە ئەو پارێکە هەی بوو ئەی سووتاند خۆی پێگەرمە کردەوە نەک بچێت دارێکی پێ بکڕێت زبینە بەرچاوی خۆتا ئەگەر ئەو پارەیە هەموو چاپ بکرێت کە لە جیهاندا هەیە یەکسەر هەڵاوسان دروستە بێ پارە بێقیمەتە بێ وەکو پارەی تومان تومان بۆ بێقیمەت بووە لەبەرێت زۆر چاپی کرد کە زۆر چاپی کرد زۆر بێقیمەتە بێ عێراقی بۆچی لە ساڵی نۆتەکانە سەرەتای نۆتەکانە سەدام حوسێن کە چاپی کرد زیاد لە حەدی خۆی چاپی کرد لە توانای داهاتی وڵاتەکەیە بۆچی هات هەڵاوسان دروست بوو پارە بێقیمەت بوو ڕۆژ بە ڕۆژ پارەی پێیان گوت تەبعەکە پارەی تەبعەکە زیادی کرد و پارە بێقیمەت بوو هەر ئەو پارێکە لە جیهاندا هەیە ئەو 270 تریلیۆن دۆلاری کە قەرزدارن ئەگەر بێت و بکرێ بە پارە ئەبێ ئەو کاتە بۆ کڕینی سیارەیەکە پارەی یەک قاعەمان هەبێ بۆی کە سیارەی بکڕین بۆ کڕینی خانووەکە پارەی دوو قاعەمان هەبێت دوو هۆڵ پڕ لە پارە بۆی کە بتوانین خانووەک بکڕین کەواتە ناکرێت پارە ئەوەندە چاپ بکرێت بۆیشە زێر بەرزە بێتەوە چونکە زۆر چاپەکرێ یعنی ئەوانش بە ئاگایەکە چاپەکەن ئەگەر بێت و زۆر چاپ بکەن زێر زۆر بەرزە بێتەوە زی زۆر بەرزە بێتەوە خانوبەرە زۆر بەرزە بێتەوە لەبەر ئەوەی پارە زۆر چاپەکرێت بۆیە زۆر چاپکردنی پارە یعنی هەڵاوسان یعنی ئینفلیشن یعنی بێقیمەتبوونی پارە بۆیە ناکرێت پارە بەو ڕێژەیە چاپ بکرێت کە خەڵکی و ئازانە ئەوەندە کارێکی ئاسانە کەواتە نەمای دراوە کاغەزیەکان کە ئێستا یانوێ پارەی دیجیتاڵی بێنە ئاراوەکە بڕیادراوە پارەی دۆلار و یۆڕۆ ئەوانە بکرێن بە دیجیتاڵی بۆی کە ئەو وەهمە بزر بکرێتن و لە هەمان کاتدا ئەو ڕێژە قەرزە نەکۆتایی پێدێ و نەبن بڕیشەکرێت نەوە هەمەکەش کۆتایی پێدێت تا ئەمەش ساڵ باسێکن لە دراوە دیجیتاڵەکان کە چۆن پیلانی کۆتایی کە بۆ دەستەمۆکردن و بە کۆلایەتیکردنی مرۆڤەکان ئاخر مەرحەلەی بە کۆلایەتیکردنمان گیرفانێکمان بەتاڵکەن لەو پارە تەزویرەی کە تێیدایە کە ڕووپۆش نەکراوە یاخود پاڵپش نەکراوە بە زێڕە کەواتە ئەمانە کۆمەڵێک هۆکاری بنەڕەتینە بۆ سەر هەڵدانی دارمانی ئابووری گەورەی جیهانی و چەندەها تریش هەنا کە ئینشاڵڵا وردە باسییانەکەین بۆی هەمیشە وتومە ئاگادار بن بۆ هەموو بارودۆخەشی نەخوازراوە با بەشی ئەوەندە خۆراکە بێت چونکە ئێستاکە کەلتورێکی زۆر خراپ لە ئارادار بۆ هەموو جیان کە کەس خواردین لە ماڵەوە نییە چونکە تو نازانین کەی دارمانی ئابووریکە ڕوئەدا نازانین کەی وڵاتەکان ئیفلاسەکەن و هەموو ماڵەکانی جیهانیش ئەمڕۆ کە 90 وڵاتان لە ئەمریکا و لە ئەوروپا و لە کوردستانیشە جاران هەموو خەڵکی لە ماڵە خۆی بەشی چەند مانجێک خۆراکی و بەڵام ئێستاکە کەس خۆراکی لە ماڵی هەڵ ناگرێت بە بیانی ئەوەی کە تێکە چێ خراپە بێ و سوپەرمارکەتەکان پڕن و ئەوانە بەڵام ئێمە باسی دارمانی ئابووریەکەین بۆیە هەمیشە وتومە با لایانی کەم خواردنی 5-6 مانگە لە ماڵی هەبێ بۆی کە هەر بارودۆخێکی نەخوازرا و ڕوویدا تۆ سوپەرمارکەت قەپات بوو یان پارە نەما یان بانک قەپات بوو کە من چەندین جار باسم کردووە من بخۆم بەسەرم هاتووە لە ئینقلابە عەسکەریەکەی 2016 تورکیا من ئەو کاتە لەوێن دەرێ بووم بە سەفەر چوو بووم پارەکەم بەشی ئەوەی ناکرد کە بەشی ئەو دە ڕۆژە بکە کە لە تورکیا بمێنمەوە کە شەوەکەی ئینقلابەکە ڕوویدا گوتم بە هەندێک پارێ بچم بێنم لە بانقە پارە بە یەک دوگمە هەر هەموو بانکەکانی تورکیا داخسترا بوون حتا هەموو بانکانی زیان باش بزانم دوگمەکەی لە لای بانکی احتیاطی ئەمریکیە یەک دوگمەی داگرت هەموو بانکانی زیان ڕائەوەستن هەموو بانکان ڕائەوەستن یەک سنت ناتوانین دەربینی
دامانە تویشکاندت دەرتێنە خۆ ئەوم خەڵکە کاتێک کە هێرشەکەنە سەر ئەو مەچینانە کە پارەی تێدا بەشی 102 خەڵکەکە ناکاتەوە باش بزانن بۆشە تۆ ناتوان نازانی کەی ئەم دراوە نامێنی کەی ئەم دارمانە ڕوەدە بۆیە بالایانی کەم با خواردنی چەند مانجێک دائیمەن هەبێت نەک بۆ کۆڕۆنایەکە من پێش کۆڕۆناکەش قسەم کردووە دائیمەن بە هەبێت بۆ هەموو بارودۆخەکی نەخوازراوە دووەمیشت بە هەرگیز پارەت لە بانکان نەبێت بە ئەمریکا فینلەندا ئەڵمانیا لە هەر جێگای با پارەکەت لە بانکان نەبێت لە نێو ماڵەکەی خۆتدا بێت یان لە جێگایەک بێت کە دەستت بیگاتێ دووەم سێم شتیش بە هەفتا پێ دەکرێت با پارەکەت دائیمەن زێڕ بێت چونکە زێڕ باشترین کاڵایە لەسەر لە مایە پوچبوون ئەتپارێزێ ئاگادار بە زێڕ دائیمەن لە بەرزبوونەوەدا چونکە وەزعەکە وایە ئێمە لەو بارودۆخەدانێ کە بۆم باس کردوونە کەواتە با دائیمەن پارەکەتان زێڕ بێت ئەوەندەی کە پێتان پێویستان پێبوو بیکەن بە دراو ئیتر بە دۆلارە بە یۆڕۆیە بە تومەنە بە دینارە هەر پارێک ئیشەکەی خۆتی پێت جێبەجێ بکە بەڵام باقیەکەی تر دائیمەن بە زێڕ بێت لە دوای ئەوەشە بە دائیمەن زەویزاری کوشتتوکاڵیتان هەبێت ئەو کەسێک کە توانای هەیە با زەویزاری کوشتتوکاڵی دائیمەن هەبێتن چونکە بۆ قەیرانەکان دائیمەن پێویستمان بەو شتانەیە و ئەو شتانەش دائیمەن لە گرانبووندانە و ئەو وڵاتانە یاخود ئەو کەسانێک کە پارەی جیهانیان بەدەست ئاگادار بن زەویزارێکی زۆریان کڕیوە شاخ و داخێکی زۆریان کڕیوە کوشتتوکاڵێکی یەکجار زۆریان کڕیوە باش بزانن قۆرەخکردنی بازاڕەکان هەر ئەوان کردویانە زۆربەی زۆری وڵاتەکانی جیهان کوشتتوکاڵیان بەدەستی کۆمپانیایەکاندا کە ئینشاڵە باسی ئەوانەشتان بۆ بکەم بۆیە ئەگەر ئینسان بتوانێت زەوی زاری مڵکی خۆی هەبێت زۆر پێویستە چونکە باشترین کاڵایە لە دوای زێڕ و زیوانێ دووە مەڕ و ماڵاتیشە بە هەمان شێوە زۆر پێویستە هەموو حکومەتێک هەموو وڵاتێک وڵاتەکەی پڕی مەڕ و ماڵات بێت و حەسارەکەی قەتەر ئاگادار بن زۆر گرنگ بوو کە ئێمە وردەکاری بۆ بکەین کە کاتێک سعودیا حەساری خستە سەر یەکەمیشت کە دروست بوو چ بوو قەیران سوپەرمارکێتەکان بەیەکجاری بەتاڵ بوون خواردن نەما کەمە باس خواردن نەکەین خواردن نەما لە سوپەرمارکێتە خواردن نەما یەکەمین هەنگاوکە حکومەتی قەتەڕی نای یەکسەر چەند تیارێکی ناردە ئوسترالیا و بەرازیل کە مەڕ و ماڵات بێنن چون مەڕ و ماڵاتی یەکجار زۆران هێنا با یەکەمین شت با شیرمان هەبێ شیر لە برسان نەمرین ئەو باش بزانانی یعنی مەزانێت کە وڵات پڕی سوپەرمارکێتە پڕی ئەشیایە پشتی خۆتی لێ بکەیتەوە ئەمە قەتەر خۆ ئەوەندە لە مێژ نییە چەند دو سێ ساڵ بەر لە ئێستاکە کە سعودیا حەساری خستە سەرێ بۆی ئێستا ئەبینی شیرەکەی ئەوەندە زۆر بووە ئەفرۆشتە وڵاتەکانی ترە بۆی پەرەیدا بە کوشتتوکاڵ و بە مەڕ و ماڵاتە بۆەوەی کە ئەگەر حالەتێکی تری بەسەر هات بۆەوەی کە دائیمەن لە ئامادە باشی دابێت بۆیش ئەم لە 2017 باس ئەو مۆزوعم کردووە دائیمەن با لە ئامادی باشی دابین وەکو سەرداری ماڵ وەکو حکومەتێک ئەگەر کەسێک سەرۆکی حکومەتێکە ئەبێ ئەگەر درک بەو شتانە بکات بەڵام نیتمان ئاگادار من لە سەردەمەیدا سەرکردەیەکمان نیە درک بە مۆزوعانە بکە و ئەگەر درش پێ بکات ئەو ئەم شعورەی نییە کە ئەم مۆزوعانە بەجددی وەربگرێتەوە درچیش پێ بکات و لەکەمیشت ئاخریشتیش ئەوەیە کە شت بە قەرزمێنە قەت قەشت بە قەرزمێنە ئەوەندەی پارەتان هەبوو بیکڕن نەتان بوو لەسەر ئەرزە دامش مۆبایلێک مەکڕە نوێ مەکەوە ئەگەر مۆبایلەکەت عیبی نەبوو مەکە بە قسط بکڕی سیارە ناوماڵ جلو بەرێک نازان فلان فیسار خەڵکانێکی زۆر بە قەرزەوە خەریکن و دارمانەکەی 2014 باشترین بەڵگە بوو بۆ ئەوەی کە خەڵکی تۆزە بەهۆش خۆیان بێنەوە ئەوم قەرزە نەکەن کاتێک کوردستان تووشی دارمانە بوو ئەبینی ئەوەی هەمووی قەرزی کرد بوو ئەوەی خانی هینابوو سلفەی هینابوو سلفەی عقارە سلفەی زەواج سلفەی زراعی سلفەی نازانم پیشەسازی ئیتر دەپازدە مەشروعی کرد بوو لەوێ قەرزی ناب ناو ماڵی بە قەرز و مەطبەقی بە قەرز و ئەو هەموو خۆفشکردنەوە بە قەرز لە ڕای خۆی بۆ چیەکەن وەڵڵای تا ئێستاکە قەڵەمێکم بە قەرز نەیناوە هەم بۆ کڕیمە نەم بووە دامناوە بە قەڵەم ڕەساسە نووسیمە هەموو شتێک لە شتەکان بۆیە بە هیچ شتێک بە هیچ شێوەیەکە قەرزدار مەبن بۆیە لە ئیسلامیشدا قەرز مەحبوب نییە ئیلا لە کاتی ناچاریدا نەبێت خۆشەویستەکان هیوادارم کاتم زۆر نەگرت بێت 45 دقیقە تقریبان قسە ئەەکەم کاتەکەم زۆر گرتووە ئینشاڵڵا هەڵێگرین بۆ کاتێکی ترە خۆشەویستەکانم بۆی کە کات زۆر نەگرین داوای لێبوردنەکەم لە حەدی خۆی تێپەڕی و ئاگادار نەبووم و لە کۆتاییدا داواکەم لە خوای گەورەکە زیاتر بە چاومان ڕوون بکاتنەوە و سوپاسی لایکەکانتانەکەم و سوپاسی کۆمنتەکانتانەکەم تا دەرسێشتر بە خودای گەورەتان ئەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه